زیادەڕەوی ناکەم لەوەی کە پێتان بڵێم ملیارها زانیاری هەیە لە ئینتەرنێتدا لە هەر بابەتێک لە هەر پسپۆڕیەک. ئەگەر بۆ هەر کەسێک بگەڕی لە هەر شوێنێکە لە گوگڵدا وێنەکانی توێژینەوەکانی و هەواڵەکانی وتارەکانی لە هەموو پسپۆڕیەکان تەنانەت پسپۆڕیە نایەبەکانیش کەسانێکی بەڕێسن لە نێوانماناژین زۆر باشن و خاوەنی چاکەی زۆرن بەسەر دەوروبەریانەوە. ئەگەر ناوێک 100 جار بنووسیت دەرناکەوێت لە گوگڵ و لە ئینسکلۆپیدیای گشتیشدا کە ویکیپیدیایە دەرناکەوێت، بەڵام ئەو خەڵکانە لە ئینسکلۆپیدیای پەروەردگارە دەناسرێنەوە کە هەموو شتێکی گرتووەتەوە. پەروەردگارە هەموو شتێکت بە سۆز و زانستی خۆت گرتووەتەوە. گومانی تیانە کە یەکێک لە هەندەرەکانی کاری باش و چاک ئەوەیە کە خەڵکی سوپاست بکەن و نیگای پێزانین لە چاویانە بەدی بکەیت. بەڵام خەڵکانێک لە دەورمان هەن کە لەو پەڕی پایەدان لای پەروەردگار و کاری زۆر مەزنیان هەیە کە تەرازووی چاکەکانیان قورسەکە. خۆی گەورە هەڵی بژاردوون کە لە قۆناغێکی ژیانیان یان بە درێژایی ژیانیان ئاوا پلۆپایان بەرزە لە لای خوا، هەر بەسە بۆ خوا کە شایەت بێ، هەر بەسە بۆ خوا کە زانا بێ. لە هەزاران ماڵدا دەوڵەمەندێک دەستی بەخشی بۆ کردوونەتەوە کە بۆ خۆی ئەیتوانی هەر لە زۆر دەست لەو کارە هەڵگرێت و وەک پاشایەک بژی، بەڵام ئەو سوور بوو کە هەر ئەو کارە بکات و تاوەکو ماڵی کرێکارەکان سارد و سڕ نەبێ. نمونەی وەک ئەمەش زۆرە کە تەنها خوا بۆ خۆی پیانەزانێ. چەند کوڕ و چەند کچ کە لە تاریکی شەوە دوور کات نوێژ بە ڕێکوپێکی ئەکەن، کەس نایان ناسێ و ناویان لە کتێبی پیاوچاکانیش نەهاتووە، کەس بەو پەرستشیان نازانێ، بەڵام لە ئینسایکلۆپیدیای پەروەردگارە نووسراون. چەند گەنج هەیە کە ئەڕوا چاوی گرتوتەوە لەم سەردەمی فیتنەیەدا، کەس سەیری چاوی ناکات و پێی نازانێت جگە لە خوای پەروەردگار نەبێ. چەند کچیش لە زانکۆ هەن لەم ژیانە جەنجاڵەیە کارەکەن و بنەماکانیان پاراستووە، با خەڵکێکیش هەبنگاڵتە بە خۆیان و ڕەوشتیان بکەن. خوای پاک و بێگەرد پێی ئاگادارە. و لە پشت دەرگای ماڵەکانەوە دایکانی زۆر هەن لە پەروەردەی مناڵە خۆیان تواندۆتەوە. مێردەکەشی بەماندووی شەکەتی گەڕاوەتەوە لە پێیاکردنی ڕۆزی ژیان، چونکە بەرپرسە و لێپرسراوە لە بەردەستەکانی. خۆناویان لە ناو مێژوو ژیانە نەنووسراوەتەوە و نەماوەتەوە، بەڵام خوا پێیان نەزانێ. هەموو یەکێکیان خوا فریشتەی تایبەتی بۆ خوڵقاندوون، کردەوەکانیان تۆمارەکەن و بەرزی ئەکەنەوە بۆ ئاسمان، و زەویش هەموو ڕۆژە شایەتیان بۆ ئەدا و لە ڕۆژی دواییدا هەواڵەکانیان نەگێڕێتەوە. لەوانەیە خوا ویستی وا بێ کە لەناو خەڵکا بناسرەی بەهۆی چاکە و پەرستش و یارمەتیدانتەوە و ببیتە جێگای ڕێز لای هەمووان. لەوانەیە خوا ویستی بۆ تۆ وا بێ بێنیازبی، تەنها زانستی خوا نەبێ بۆ تۆ و هەمیشە خوا شایەت بێ بەسەرتەوە، بەڵام خەڵکی لە کار و کردەوەت بێ ئاگابن و پەروەردگار پێتەڵێ بەسە کە تەنها خوا شایەت بێ. لە نێوان ئێمە و ئێوەدا با ئێمەش لە پەرستشی ئێوە بێ ئاگابین، هەر خوا بەسە. بەخوای پەروەردگار هەموو خەڵکە شاراوەکان لە ڕۆژی دواییە کۆ کاتەوە. ئەو جۆرە کەسانە لەم ڕۆژەدا ها نەدرێن کە لەگەڵ چاکان کۆ ببنەوە. پەروەردگارە فەرمێ ئەوانەی گوێڕایەڵی فەرمانی خوا و پێغەمبەرەکەن لەگەڵ ئەو کەسانن کە خوا نیعمەتی بەسەردا ڕژاندوون لە پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیدان و پیاوچاکان، و ئەوانە هاوڵی زۆر باشن. منیش گومانە بەم ڕۆژێک لە ڕۆژان دەموچاوی کوڕان و کچانێکی زۆر ببینم کە کەس ناناسێ، بەڵام لەگەڵ پێغەمبەران و شەهیدان زیندوو بکرێنەوە. بگرە ئەو گەنجانە خۆشیان نەیانەزانی کە هێندە دەرونیان و پلیان لای خوا بەهادارە، چونکە حاڵیان شاراوە بوو تەنانەت لای خۆشیان، بەڵام ئەوان بە شاراوەی بەڕاستی دۆستی خوا بوو، بەڵام ئینسایکلۆپیدیای پەروەردگار پێیان ناسێت. هەژماری کردەوەکان لای خوا زۆر وردە. بسم الله الرحمن الرحیم. ئێمە تەرازووی داد پەروەرانەدا ئەنین لە ڕۆژی قیامەتدا، بۆیە هیچ نەفسێک زوڵمی لێ ناکرێ تەنانەت بە ئەندازەی دەنکە خەردەلێکیش ئەیهێنین و ئێمە بە وردی حسابی ئەکەین، تەنانەت ئەگەر چاکەکە بە ئەندازەی دەنکە خەرتەلەیەکیش بێت. خوای پاک و بێگەرد ئاگادارە پێی و تەنانەت ئەگەر کەسیش پێی نەزانێت. جارێکیان خۆشەویستمان درودی خوای لەسەر بێ دانیشت بوو لەگەڵ پیاوێک کە لە گەورە پیاوانی گەلەکەی خۆی بوو. خۆشەویست لەوەی تەنیشتی پرسی ڕای تۆ چییە؟ وتی ئەمە پیاوێکە زۆر شایستەیە، ئەگەر خوازبێنی بکە
ژنی بدرێتێ و ئەگەر قسەی کردگوێی لێ بگیرێ و تکای ڕەت نەکرێتەوە تا ئەم ڕادێ داواکەی قبوڵە. خۆشەویستمان لەو کاتەیە بێدەنگ بوو. پاشان کەسێکی تر هات ڕواڵەتێکی ساکاری هەبوو، فەرمووی ڕاد چییە؟ وتی ئەمە لە موسڵمان هەژارەکانە، شایستەنیە داوای ژنکا بیدرێتێ و تکاشی لێ وەربگیرێ. خۆشەویست درودی خوای لەسەر بێ ڕووی کردە هەژارەکە، وتی ئەمەیان لەوەی تریان باشترە بە ئەندازەی پڕاوپڕی گۆی زەوی. ئەمە ناسراوە، ئەمەشیان خوا ئەیناسێ کە پڕ بە زەوی لەوی تر چاکترە، پڕە لە باشی. دەبا شتێکت پێ بڵێم، ئەگەر خواویستی بوو کە ناوت بە چاکە بڕوا لە ناو خەڵکیدا، ئەوە بڵێ سوپاس بۆ خوا کە ئاوا ئێمەی لە چاوی خەڵکا جوان کردووە. واگەر پەروەردگاری پاک و بێگەردمان تۆی شاردەوە لەوەی بناسرەی بە خێر و چاکە و کردەوەکانتەوە لە ناو خەڵکیدا، ئەوە تۆ هیچ کات هەوڵ مەدە بۆ ئەوەی خۆت دەرخەی، بەسە بە هەر خوا پێت بزانێ. وەک خاوەن مزگەوتەکە بە کە پارەیدا بە کەسێک بۆ ئەوەی مزگەوتێ دروست بکە، ئەوەی پارەکەی پێدا مزگەوتەکەی بنیات ناو نەیکرد بە ناوی ئەو کەسەوە، ئەوەی دروستی کردی بە ناوی خۆیەوە. وتیان فریاکەوە ئەو کەسە مزگەوتەکەی بە ناوی خۆیەوە دروست کردووە، کەس نازانێتی تۆیە. وتی وەڵڵاهی خوا ئەزانێت، هەر خوا بەسە بۆ شایەتیدان. خوایە گیان ئەگەر ئێمە شاراوین لای خەڵکی سەرزەوی، ئەوە لای خۆت ناسراومان بکە لە ئاسمانەکان.